لا تەوەری دۆمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵتان بەردەوامین. تەوەری دۆمیش کابڕگەی تەندروستیمان بۆ ئامادە کردووە. باز لە گرفت و نەخۆشیەکانی پوک دەکەین، باز لە هەوکردنی پوک دەکەین، باز لە جوانکاری دەکەین، باز لە سمی خۆراک دەکەین. شێوازی دروستی چۆنیەتی کە دروستە یا تەندروستە دەموجام شۆرێت چۆن بەکاربێت، بەتیدان چۆن بەکاربێت. ئێمە وردەکاری ئەم بابەتە گفتوگوی ئەم بابەتە دەکەین کە لەگەڵ میوانەکەمان کامڕۆ لە ستۆدیۆ ئامادەیە دکتۆرە شکارلەتی سپۆڕی چاندن و جوانکاریدان بەخێربێت دکتۆر و بەیانی باش. بەیانی باش بۆ ئێوە بینەرانیش. زۆر سپاس. ئێمە بەگشتی باز لە گرفتەکانی پوک دەکەین، باز لە نەخۆشیەکانی پوک دەکەین. دیارتن و گرفتانە چی؟ لە ڕاستیە ئێستا بەهۆی پێشکەوتنی دنیا و کرانەوەی خەڵک بەڕووی جیهانە بە شێوەیەکی گشتی خەڵک زیاتر بایەخ بە جوانکاری ئەیە هەندێک لایەنی تەندروستی پشتگوێ خراوە یا زۆر بەو شێوەیە بایەخی پێ نایرێت. ئێمە لێرە حەزەکەین تۆزە باسی نەخۆشیەکانی پوک بکەین، نەک تەنیا جوانکاری. پوک بەشێکە لە ناودەما، بەشێکی گرنگە کە دانەکان و ئێسکەکان و هەمووی داپۆشیوە بۆ تەندروستی ئەوە زۆر پێویستە بۆ بەشەکانی تریشی بۆی تەندروستی ئەوانی کەش پارێزێ. پوک ئەم بەشەیە لە ناودەم ئەمەی کە بەم ڕەنگە ئەمە ئەنجا ئەمیش بە گوێرەی خۆی هەندێک کێشە و نەخۆشی و ئەمانەی هەیەەوە هەندێک ڕێگای باش هەیە بۆ بایەخ پێدانی و بۆ چارەسەری نەخۆشیەکانی. پوک تووشی هەوکردنە بێت، گرنگترین شتەوەی تووشی هەوکردنە بێت. ئەو هەوکردنەش ئایا بەهۆی پاگرانەگرتنیەوە بێ، بەهۆی نەخۆشیەکی درێژخایەنەوە بێ لەو کەسا، ئایا بەهۆی شێوازی دانەکانی و ناڕێکی و ئەمانەوە بێ، یا بۆ ماوەی هەندێک جار تەسیری هەیە بۆ ئەوە. ئەمیش لە کاتی هەوکردنە ئەم پوکە سوورە بێتەوە، بۆی هەیە خوێنی لێبێت، ئازارێک پێیا کە بۆنی ناخۆش دروستەکە لە ناو دەما. ئیتر ئەویش بە چارەسەری هەر حاڵەتە و چارەسەری خۆی هەیە. بگمان لە کۆتایی ئەمەینە سەر چارەسەرەکان، بەڵام لەسەر هەوکردنی پوک دیارترین ئەو هۆکارانی کە تۆ باسی کرد ئەمانە وەکو دیارترین هۆکارنیە خۆ هۆکاری تریش هەیە کە ئەو کەسە هەوکردنی تووشی پوک تووشی هەوکردنی بێت. بەچی شەبۆ نەبزانێت ئەم پوکەی ئەم هەوکردنەوەتە گرفتێکی تر نییە؟ طبعاً بە پشکنین ئەزانی و بە نیشانەکانی کە ئەو کەسە باسیەکە ئەڵێ من حاڵەتەکەم ئاوایە. ئەگەر ئەو پوکە خوێن لێ هاتن بێ زۆر کەزیێتە لای ئێمە ئەڵێ من کە دانم ئەشۆم خوێنی لێت، یا بەیانیان هەڵەسم هەستەکەم خوێن لە ناو دەمە، یا ئەڵێ خوران و ئازارێک لە پوکما هەیە، ئەوە بێگومان هەوکردنە. ئەوش بەهۆی زیاتر بەهۆی پاگرانەگرتنەوە کە ئەبێتە هۆی دروستبوونی کلس، ئەو کلسەش چینێکی تەن کە لە بەڵغی خواردن بەسەر دانەکەەوە ئەمێنێ لەگەڵ لیکی ئەو کەساکار لێگەکا و ئەو کلسە دروستەکە. ئەو کلسەش بریتێ لە مۆڵگەیەک لە بەکتریا، پڕە لە بەکتریا کە ئەو هەوکردنە دروست. دکتۆرە ئەمە لێرەیە ئەمە زیاتر قسە لەسەر ئەمە بکەین، تەمان ئەوانە بۆ ئێمە شتێکی تازەیە کە دەستکاریەکەی. ئەمە پوکەکێتی بەشێکان کە ئەڵێ بۆ منە دەمودانمانە شۆم ئەمانە زیاتر خوێنی لێت، یاخود ڕەنگی پوکەکە خۆ چۆنە بە سروشتی کە تووشی هەوکردنە بێت ڕەنگەکەی چی لێ دێت، چۆن ئەمانە گۆڕانکاری بەسەرایەت؟ بەڵێ لە کاتی ئەمە شێوەیەکی سروشتی و ڕەنگێکی سروشتی پوکە کە تا ئەم حەدەی دانەکانی داپۆشیوە و ڕەنگی ئاوایە، بەڵام لە حاڵەتی هەوکردنە پوکەکە زیاتر سوورە بێتەوە، زیاتر سوورە بێتەوە، بەڵێ زیاتر هەڵە ئاوسێ دەوری دانەکانەیە. لە حاڵەتی زۆر خراپترە کە ئەبێ بە حاڵەتی درێژخایەن و ئەوانە ئەم پوکە بەرەبەرە دائەبەزێ، دانەکان زیاتر دەرەکەوێت، بینەکانی دەرەکەوێت، بۆشە بێ، ئەوەش کێشەی تر بۆ نەخۆش دروستەکە. مەبەست ئەوەیە کە ئەم دانە دائەبەزێ بەس بەشی خوارەوە یاخود سەرەوە هەردووکی وەکو یەک سەر و خوار دائەبەزێ، بەس زیاتر ئەو دابەزینە لەم بەشی خوارەوە لە پێشەوە زیاتر ڕوئەت، لەسەرەوە کەمترە. باشکە گۆڕانکاری لەم پوکە دابەزێ بۆ نەدانەکەی زیاتر دابەزێ و دەرەکەوێت، گۆڕانکاری بە تەواوی لە ڕووساری کەسەکە دەرەکەی بۆ منە کاتێک بەتایبەت گفتوگۆکردن پێ. بەڵێ لە کاتی پێکەنینە هەتا دیمەنێکی ناشرینی هەیە سوورە بێتەوە، ئەنجا کلسەکانیش بە شێوەیەکی ڕەش لە بێخی پوکەکە لە ئەلەمانە کلسەکان دروستە بێت
ئەگەر تێبینی بکە ئەو کەسە خەتێکی ڕەش یا جاری وایە زەرد شەک نییە هەر ڕەش بێت کلسەکان ئەلێرە بە تایبەتی لەم کەڵبانە زۆرتر دەرەکەوێت دیوی ناوەوەی دانەکان زۆرتر دەرەکەوێت بەڵێ لەمانەشا دەرەکەوێت یعنی لە هەموویە دروستە بە کلس بەس ئەوەی کە دیارە و کە دیمەنێکی ناشرین ئەیا بەو کەسە هیدانەکانی پێشەوەی کە ئەبینێ و تێبینیەکرێت لەلایەن بەرامبەرەکەیەوە ئەو کەسە بەڵێ بینە سەر ئەمە ئەم دوانە هەمووکی دەمودانن جیاوازیان چیان شازی دانەکەی جیاوازیەکە یاخودچی ئەمەش هەر بۆ ڕوونکردنەوەیە لەسەر پووک و لەسەر حاڵەتی دانەکان و ڕێکی و ناڕێکی دانەکان ئەمانە هەمووی ئەمەش هەر نمونەن لەسەر ئەمە زیاتر تەدریسێ ئێمە بۆ خوێندکاران بۆی پیشانیان بین کە پڕکردنەوە چۆنە چاندن چۆنە دروستکردنی دان ئەمانە هەمووی نمونەیە پیشانیانین بەڵێ کاتە دکتۆرا بە باسی شازی شۆردنی دروستی جامکەین چۆن بە چ شازێک بشۆرێت کە تەندروست یاخود دروستە شۆردنی دان بە لەسەر ئەمە زیاتر وازەحە دیارە پێویستە بەلایانی کەمەوە لە ڕۆژەکە یەکجار بشۆرێت یەکجار بەلایانی کەمەوە ئەگەر یەکێ زۆر تااقەتی نەبێ زۆر کاتی نەبێ ئەگی ناخۆی دوو جار پێویستە وە سێ جار باشتریشە سێجار باشترە بەڵام دوو جاریش ئەتوانی بڵێ تەندروستێکی باش ئایا بە پوکودانەکان ئەگەر بە شێوەیەکی زانستی بشۆرێت بەڵێ ئەوانەی کە بۆ سێجار لە ڕژێکە دەمودانیان شۆن دوای نان خواردن دوای ژەمە سەرەکیەکان دەمودانیان شۆن بڵێ باشترە دوای ژەمە سەرەکیەکان بۆی ئەو خواردنی کە لە ناو دەمێتی بەهۆی ئەمەوە بڕوات و نەمێنێتەوە و هەروەها چاو ئەو خواردانەی کە ڕەنگیش دروستەکەن کە تۆ شتت لە دوای ناخواردنەکە زۆر دامێنێتەوە لەسەری و نابێ بەهۆی هەوکردن و ناشرین بوونی ڕەنگی دانەکان و پوکەکان کاتە شازی شۆڕنەکەی ئەبێت چۆنە شێوازی شتنی دان بە عامەتەن ئەبێت لە پوکەوە بۆ دان زۆر باوە لە ناو هەموو کەسێکە هەر ئاوا دانەشۆن ئەمە هەڵەیە لەبەرەوەی بەم جوڵەیە ئەم پوکانی بینی دانەکان تۆ ئیخزێنی دووری ئەخیتەوە ئەبێ بەهۆی دابەزینی پوکەکە بەڵام شێوازی زانستی و تەندروست لە پوکەوە بۆدان شەر نییە تۆ ئاوکەی ئەمە تەواوکە ئەنجا لێرەوە دەست پێ بکەرەوە ئەبێ ئەمە چەندێک بخیانێت واللهی لە 2 دقە کەمتر نەبێت زیاتریش بێ باشتر هەموو شازەکان بۆ جۆرا شۆدرێت بەڵێ هەموو دانێک بڵێ من ئەبێت لە پوکەوە بۆ دان فڵچەکە بەرم یعنی بەم شێوەیە ناوەش عینی شت بەم شێوەیە ئاوا نەوەک ئاوایان زۆر پوکەکە هەڵکەی بۆ سەر دکتۆرە ئەمانە ناودانەکانیش بە هەمان شێوە ئاوە ئەم شێوەیە لە پوکەوە بۆدان چکە تۆ کە ئەم پوکە شانەی نەرمە بە زەختی ئەم فڵچەیە ڕۆجارێک نییە دووجار نییە سەجانێ هەموو جارێک تۆ زەختی لێ بکەی ئەو پەیوەندی و بەستنەی لە بینی دانەکان و پوکەکە هەیە بەرەبەرە نامێنێ بەرەبەرە دائەبەزێ یان کە ئاواکەیت بەس بەم شێوەیە ئاوا پوکەکە بەی هەم وا ناکە پوکەکەش برینارکەیت و فڵچەکە بێتە هۆی بریناربوون و عەزێدانی پوکەکە بەس بە شوێنەی و بە نەرمی بۆی هیچ نەبێ ئەم وەکو جۆرە مەساجێکیش بۆ پوکەکە ئەەکەی وای لێ خوێنێکی زیاتری بۆ بێت تەغزیەکی باشتری ببێت و تەندروست بێت و لە بازە حاڵەتی چاندنە یان ئەم هۆلیوود سمایلە ئەمانەیە کیفە ئەمانە فڵچەی تایبەتیان هەیە کاتە بینە سەر جۆری فڵچەکانیش بەڵێ جۆری فڵچەکە دەورە بینێت لەوەی کە تۆ دانت شۆریانە هەر یەکە مەسەن هەیە دانەکانی ناڕێکە فڵچەی تایبەت هەیە شێوەی فڵچەکان درێژی و کورتی و ئەمانەی بەپێی حاڵەتەکانە گۆڕێ فڵچەی ئاساییەکان بۆ دانی ئاسایی بەکاریە ئەم باریکانە کە ئاوایە بۆ حاڵەتی زەرع و کیف و ئەمانە لەبەرەوەی ئەچێتە شوێنی باریکترەوە تایبەتە بەڵێ عادەتەن لە کاتی کیف و ئەو جۆرەشتە دەستکردانە ئەو پەیوەندیە نییە لە بینی دانەکە و پوکەکەوەکو دانی سروشتی خۆت لەو کاتا خواردن لەوانەیە کۆبێتەوە لەسەر ئەو بێ بەهۆی التیهابکردن هەیەڵێ من دانم دروست کردووە ئەمووی سوور بۆتەوە شین بۆتەوە بۆنی ئەمانە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ خۆیان و پاگرانەگرتنی بەم جۆرە فڵچانە ئەتوانێت ئەو بەڵغە بچووکەی کە لە بینەکەیەتی ئەوە بەجیا پاکاتەوە ئەنجا بە فڵچەی ئاسایی ئەوانەی تری بشوات باش ئەوانەی کە گرفتەکانی پوکیان هەیە تا چەند هەوری دانەکە لێرەدا دەورە بینێت دەبێت تایبەت کرابێ
لە ڕێگەی پزیشکەوە بێت یاخود چۆن؟ بەڵێ هەویری دان ئێستا چەندەها جۆری هەیە بۆ سپیکردنەوەیە، هەیە بۆ پاراستنی دانەکانە، هەیە بۆ بەهێزکردنی مینای دانە، هەیە بۆ حساسی دانەکانە، حساسی لەو حاڵەتێک کە پووکەکە دابەزیوە کە گەشتوتە مەرحەلەیەکی زیاتر ئێسقانیش دابەزیوە نەک بەس گۆشتەکە لەو حاڵەتە ئەو معجونانیان بۆ ئەنووسرێ بۆی ئازاریان نایە و عەزێتیان نایە. بەڵام ئەوەی کە بەس تەنیا ئیلتیهابی پووکی هەیە ببێ ئەوەی پووک دابەزی بێ، یعنی لە مەرحەلەیەکی سەرەتاییە ئەوانە معجونیدان هەیە تایبەتە بە هەوکردنی پووک، ئەوانیان ئەتوانی بۆ بنووسیت و بەکاری بێنی، هەروها غەرغەرەش هەیە بە عینی شێوە بەکارێنرێ بووی. ئەو غەرغەرەی کە تۆ ئاماژە پێکەوەش تایبەتە؟ بەڵێ ئەوش جۆری هەیە، یەکێک لە جۆرەکانی کە بۆ پووکە ئەو مادانەی تایە کە هەوکردنی پووکە مەکاتەوە. بەڵێ ئەوە لەسەر جۆرەکانی هەویریدان ئاماژەمان پێکرد بینە سەر پەت بەشێکیان دانەکان نوێن دانەکانیان پاکەنەوە بە پەت، ئامە تەندروستە و چۆنیش بێت، چۆن ئەنجام بدرێت؟ تەندروستە ئەویش بە شێوەیەک نەک زۆر بکرێت و زۆر زەخت لە دانەکان بکرێ. ئەمە بۆ نمونە پەتی دانە ئاوا ئیتر بە پێی پێویست لێ ئەەکەیتەوە بەکارێنی. ئەم پەتە ئەگەر زۆر بە قووەت بەکار بهێنرێ هەموو جارێ دابەزێنرێ بۆ سەر پووکەکە بە هەمان شێوە لەوانەیە وەکو چۆن فڵچەکە عەزێتیە ئەمیش عەزێتی باو دایبەزێنێ. ئیتر لە ڕۆژێکا یەک جار تۆ لەوانەیە بەس بێ کە بینی دانەکان پاکەیتەوە، بە تایبەتی ئەو کەسانی کە هەوکردنی پووکیان هەیە و ێسقانەکەی دابەزیوە بۆ شیر دروستە بێ، خواردن کۆ بێتەوە لە بینیاوە کودانی ئاسایی نییە، زیاتر ئەوانە بەکاری بێنن. ئەمەش ئەستوری و باریکی هەیە بە پێی حاڵەتی ئەو کەسە، ئەوانی کە هەوکردن و دابەزینی پووکیان زۆرترە، بینەکە زۆرترە، ئەبێ ئەستورتر بەکاربێن. ئەوانەی کەمە بەس بۆ تەندروستی پووکودانیان بەکارێنن ئەبێ زۆر باریک بەکارێنن بۆی عەزێتی دانەکان ناو زۆر دووریان نەخاتەوە. بەڵێ کاتە لەردوو حاڵەتەکەش بێ ڕۆژ یەکجار بەکار بێت. بەڵێ بەسە ڕۆژی یەکجار بێت، چونکە ئەویش ناڵم کە تۆ بە فڵچە زۆر شت و زۆر بایەخە پێیا و پاکردنەوە بۆ کرد و ئەمانە پێویست ناکات لە یەکجار زیاتر بەکاری بێنیت. دکتۆرە بینە سەر شازی شۆردنی زمان بەشێکان بۆ فڵچەی کە دەمودانیان پێشون زمانیشان پێشۆڕن، ئەمە ئەبێت یاخود ئەم فڵچەی تایبەت بەخۆی هەیە ئەوەی کە پێویست ناکات هەندێک فڵچە هەیە ئێستا دروست کراوە پشتەوەی ئەو مادەی پێوە کراوە کە زمانی پێشۆرێ و ئامێری تایبەتیش هەیە بۆ شتنی زمان. ئەمەیە چکە زمان بە هەمان شێوەکو پووک بەکتریا لەسەری کۆبێتەوە تۆزێ زبرە لەوانەیە زیاتر بەڵغ و خواردن بگرێ وەک لە پووکەکان، ئەنجا ئەمەژە بێتە هۆی هەوکردنی پووک، هەوکردنی قوڕکی زمان خۆی بۆنی ناخۆشی ناودەم. لەبەرەوە ئەویش پێویستە پاک بکرێتەوە بەم ئامێرە کە ئاوا بەس نەک بە شێوەیەکیش کە زۆر ئاتە بەڕاست چ بشورێت؟ بەڵێ ئاوا ئەمەی تۆزێک تیژە بەسەر زمانەکە ئەهێنی خۆت تێبینیەکەی بەڵخێکی سپی لەسەری کۆ بێتەوە کە لە زمانەکە دەری کردووە. ئەوەش ئەمیش هەر یەکجار لە ڕۆژێکا بەسە واتواتەن دروسترە بە تایبەتی خۆی پێداویست تایبەتی خۆی کەلوپەلی تایبەتی خۆی زمام شوورە نەک هەر فڵچەی دەمودا. فڵچەی ئاسایی نا فڵچەی ئاسایی عەزێتی ئەیات، بەڵام ئەمە یان ئەو فڵچانی کە پشتەکەی ئەوە لە دی پشتەوەی تایبەت کراوە بە شتنی زمان ئەوەش ئەتوانێت بەکاربێنێ و یا ئەمە. دکتۆرە ئەو گرفتانەی کە تووشی پووک دەبن کاچەند تەمان کاریگەری هەیە بەسەریەوە لە هەمان کاتدا ئەو بەتەبێت تەمەنەکانی کە تەمەنیان هەڵکشاندا لەسەرەوەیە نەخۆشی درێژخانیشان لەگەڵە. هەوکردنی پووک لە ئەوڵەوە بە سووربوونەوەی پووک و بە خوێن لێ هاتن و بەمانە دەست پێەکات بەرەبەرە بە پێی تەمەن ئەم ئێسکەکاندا ئاوازێت بۆیە زیاتر دانەکان دەرەکەوێت هەر بەهۆی بەکتریاوەیە. ئەویش ئەو ئێسکە بەرەبەرەدا ئەخورێت لە دەوری دانەکان یەتە خوارەوە وای لێ ئەو بەشەی کە پێویستە داپۆشرا بێت ئەوەش دەرەکەوێت، ئەنجا ئەوەش ئاڵبوونەوە حساسیەک دروستەکە بۆ دانەکان. ئیتر زیاکە ئەگاتە مەرحەلەیەک دیمەنەکەی ناشرینەکە ئەم بەینانەی بۆژە بێت. لە دوای ئەوە هەنگاوێکی تر دوای ئەوە دانەکان ئەلەقێنێ، چکە ئیتر پاڵپشتی نامێنێ ئەو ڕێگە دانەکان ئەلەقێ. ئیتر وای لێ چەندەها کەزیەت دانەکەی هیچی نییە خۆی کەوتووە دانی ڕێک ئەکەوێتە خواریشەوە.
ئەمە تەمەن بەس شەر نییە هەموو کەسێک کە چۆ تەمەنەوە وای لێ بێ ئەگەر لە هەوڵەوە بە زانستی و بە باشی بایەخی پێیا بێ ناگاتە ئەوە هەروەها ئەوانەی کە کێشەی ئێسکیان هەیە و ئێسکە نەرمەیان هەیە و ئەمانە ئەوانەش زیاتر یا ئەوەی کە چەند عیلاجی کیمیاوی وەرەگرن هەندێ عیلاجی تایبەتیان هەیە ئەوانەش هەر تەسیرەکە لە خەڵکی کە زیاتر و ئەوەی نەخۆشی شەکرەی هەیە زیاتر لە هەمویان تووشی هەوکردنی پووک و دابەزینی پووکەکانی بێت. بەشێکیان بێگومان ئەمە گوێبیستی بووین لە دەور و بەرمان و کەم تا زۆر ئەڵێ ئیلتیهابی پووکم هەیە بەڵام بەرجام ئازارم لەگەڵایە بۆ منە سەردانی پزیشکی کردووە دکتۆرێتی چارەسەرێکی وانە بۆ ئەم ئیلتیهابی پووکە بێ بەردەوام لەگەڵ تابێت ئایا ئەمە هۆکارەکەی چییە؟ خۆی بەردەوام نابێ ئەگەر ئەو کەسە باخی پێبات و زۆر بەو ڕێگایانە زۆر بیشوە و معجون و شتی تایبەت بەکاربێنەوە گرنگترین شت ئەوەیە 6 مانگ جارێک پاکردنەوەی بۆ بکرێ ئەو کلسانە چکە ئەو کلسە ئەم هەموو مشکلێ دروستەکە ئەو کلسانە لا ببرێ پاک بکرێتەوە تۆ ڕێگە نایی بەو میکرۆب و بەکتریا شتانە جارێکی کە ئەمە دروستکاتەوە لەوانەیە هەر لەو ئەگەر زۆریش خراپێ لەو حاڵەتی خۆیان ڕایگرێ نەیەڵێ زیاتر بێ بەس ئەوە نییە تۆ بڵێ پووکیلتیابی هەیە هەر دەرمان بخۆ و ڕۆژچاگە بێت و چارەسەر نابێت ئەبێ هۆکارەکەی نەهێڵیت ئیتر هۆکارەکەی هەر هۆکارە بێ لەوانەی کە باسمان کرد هەوڵبەی نەیهێڵیت ئەویش چاگە بێت و باشە بێ ئەوەی کە فریاشی نەکەوتوین و تازە دابەزیوە ئەتوانی لەو حەدا بیاڵیتەوە نێڵی بێتە هۆی لەقین و کەوتنی دانەکە دەکرێت و ئازاری ئەو پووکە ئەو کەسی بۆ نەوە ئازاری پووکەی هەیە بگوازرێت تۆ بۆ بەشەکانی تری دەموچە یاخود بگاتە تاک و قوڕگی بەردەوام بێت لە ئازارەکە ئەگەر زۆر ئیهمال بکرێت بەکتریا خۆی گەشاکات لە هەموو شوێنەکە ئیلتیهاب کە لە شوێنێکا بوو کە پشتگوێ خرا کە خراپ بوو کە ئەو بەکتریا زۆر گەشەی کرد بێگومان ئەڕوا بۆ قورگ و بۆ شوێنی تریش و بەس لە ناو دەمایە عادەتەن لە هەموو شوێنەکانی پووکە بڵاو بێتەوە تا چەند لێرە ڕەگەز پەیوەندی هەیە بە گرفتەکانی پووک دەکرێت ڕەگەزەکان جیازی هەبێت یاخۆت هەردووکی یەک شتێک گرفت هەر گرفتە وڵی یەک گرفتە هەمووی بەس زیاتر لێرە جگەرە کێشان لە ڕەگەزی نێر زیاتر لە کۆمەلگای ئێمە وەک لەمێ جگەرە کێشانیش تەبعاً زەرەرێکی زۆری هەیە بۆ پووک و بۆ دانەکان لەبەر ئەو مادەی نیکۆتینە نایەڵێ خوێن بە باشی بچێ بۆ پووک و بۆ دانەکان زیاتر ئەوانەی کە جگەرە کێشن لە ڕەگەزی نێرە زۆر زیاتر ئەو حاڵەتانیان تیا دەرەکەوێت حتا پووکەکانیان ڕەنگی شینە بێتەوە ڕەژە بێت ئەمە بەهۆی هۆکارەکەیەوە کە جگەرە کێشان و ئەم شتانەیە یا لەوانەیە بەهۆی مەشغوڵی ئەوانەوە بە کار و بەمانەوە نەتوانن زۆر بایەخ بەدانیان بن وەکو کەسێک کە ڕەگەزی مێ و لە ماڵەکەی خۆیان و زیاتر مەجای هەیە بۆ شتان کاتە شازی سیستەمی خۆراک یاخود ئەو خۆراکانی کە ڕۆژانە جێخۆن بە پەیوەندی هەیە بۆی کە نەخۆشیەکانی پووک سەر هەڵدات بەڵێ خۆی نەدیارترین خۆراکەکان کامانن خۆی بەعامەتەن مادەی ترشی لیمۆ ئەو شتانی کە مادەی ئەسیدی تایە ئەم ئەسیدە هەم زیان بەدانەکانە گەێنێ هەم بە پووکەکان لەبەرەوەی کەڵچەرێکی باشە بێ بۆ بەکتریا پووکەکان ئەزێدەیە وەکو مادەیەکی بڵین سووتێنەرە کە زۆر بەکار بهێنرێ هەندێک کەس بۆ سپیکردنەوەی دان هەر مادەیە کە پێیان وت ئەمە باشە بەکارێنێ بێگومان زیان بە پووکی شێگەێنێ هەروەها خواردنی زشتی زۆر توون کە بەردەوام بیخۆی نەک بڵین ئیتر نابێ بیخواو کەسە بەس هەندێک کەس هەیە کە زیادە ڕەویەکەن لە خواردنی شتی توونە وشتی زۆر گەرم زۆر سارد بێگومان بۆ هەموو بەشێکی جسم حتا بۆ ناوسکیش تۆ ئەو شتانە زیانی پێگەێنێت. بەڵێ بینە سەر جوانکاری پووک جوانکاری پووک چۆن ئەنجامەدرێ بۆ کێش ئەنجامەدرێ؟ جوانکاری پووک وەکو جوانکاری دان و هەموو شتەکانی کە ئێستا زۆر باوە ئەکرێ ئەویش لە کاتێکە ئەکرێت کە ئەو کەسە پووکی کێشەیەکی هەبوو بێ وەک ئەم هۆکارانی کە باسمان کرد دابەزینی پووکەکە بۆ خوارە و دانەکان دەرەکەوێت لەو حاڵەتە ئەتوانین پووکی بۆ دانین ئەگەر زۆر دابەزی بێ و هۆکارەکەی شتێک نەبێت کە نەتوانین چارەسەری کەین وەکو نەخۆشیێکی درێژخایە و ئەو کەسە ئامادەبیتیا بێت بۆ پارێزگاریکردن و هێشتنەوەی ئەو شتە
ئەتوانین بۆی ئەنجام بین حتا بە چاندنی ئێسکی بۆ ئەکرێ هەندێک جار ئەجا لەسەریەوە چاندنی پووک ئێسک یان لە ئێسکی خۆی ئەو کەسە وەرەگرین یا لە هی سەناعی هەیە بۆی دائەنرێت و ئەنجا دوایی بەسەریا پووک گۆشتەکەشی بۆ دائەنرێ بەس زیاتر پووک لە هینی خۆی وەرەگیرێ لە مەڵاش و لەم شوێنانە شوێنێکی زۆر باشە بۆ وەرگرتنی پارچەلی و دائەنرێتەوانێ ئەمە بۆ دابەزینی پووک و بۆ ئەمانە لە حاڵەتی چاندنی دان و جوانکاری پێشەوە شادانەکانی پێشەوە هەندێک کەس پووکەکەی زۆر تەنکە لەوانەیە ببێ بە هۆکاری سەرنەکەوتنی چاندنی دان چکە چاندن پێویستی بە ئێسقانێکی باشە دایپۆشەوە پووکێکی باش گۆشتەکەی مەبەستم لەوەیە جوان دایپۆشێ ئەگەر ئەوانەی کەم بێ بێگومان ئەبێتە هۆی سەر نەکەوتنی چاندنەکە لەو حاڵەتەشە چ بۆ جوانکاری بێ چ بۆ پاراستنی دان و چاندنەکان بێ بە هەمان شێوە پووکی بۆ وەرەگرین لێرە و بە نەشتەرگەری بۆیدا ئەندێت و ئەو کەسەش ئەکەوێتەوە سەر ئەو کەسە ئیتر خۆی ئەگەر زۆر پارێزگاری بکات زۆر سەرکەوتووە بەڵێ لەو حاڵەتی کەوتت ئەبێتە هۆی سەرنەکەوتنی ئەمە لەو کاتە پەنابن بۆچی بۆ منە ئەگەر کەسێک بوترێت بوون ئەم جوانکاری بۆ ئەنجام نەدەوە پێویستیشە بۆی ئەنجام بدرێت هیچ ڕێگەیەکی تر هەیە بەدیلێکی تر هەیە یاخود ئەبێت بەردەوام بێ لە وەرگرتنی چارەسەر لە ڕێگەی کیمیایە وەڵی ئەبێ ڕێگەی مەبەست لە نەخۆشیەکانەکە کیمیای نەوەسمە عیلاجەکان شواز عیلاجەکان چۆنە بێ بۆ ئەم شێوازی عیلاج هەموو نەشتەرگەریەک ئەبێ ئەنتیبایەتێکی بیرێتێ لەگەڵێ بۆی لە کاتی ئەو چاکبوونەوە ئەو دروستبوونی گۆشتە و لکانی بە گۆشتەکەی خۆیەوە ئەو کەسە نەهێڵی بەکتریا بێتە ناو ئەو ناوەندەوە لەبەرەوە عیلاجی ئیلتیهابات و غەرغەرە و ئەم شتانی بۆ بەکارێنرێ و چاودێری پزیشکەکە کە تۆ ئەو ئەمەلیاتی بۆ ئەەکەی ئەبێ سیر بکرێتەوە چاودێری بکرێ بۆی لەو کاتا نەبێت کێشەیەک دروست نەبێ و بەهۆی خواردنێکەوە بەهۆی پاگرانەگرتنەوە بەهۆی خراپ بەکارهێنانی ئەو کەسەوە بێتە هۆی هەڵوەشانەوەی ئەو ئیشەکە کردومانە پارێزگاریکی تەواو ئەو کەسەش ئەگەر خۆی تەبان ئەبێ کەسێک هەڵبژێری کە ئامادە بێت کە پارێزگاری لەو شتە بکاکە بۆ یەکەیت ئەگەر بزانی نەخۆشیەکەی بەسەر شەکرێکی هەر زۆر مزمینە و هەر سەر و 400 بۆی ئەنجام نادرێت ئەو شتانە بکەیت یا خۆی پاگڕای ناگەیە باری ئاستی ڕۆشنبیری تەندروستی زۆر ئەوە نییە پێویست ناکە ئەو شتانی بۆ بکەیت و ئازێتی ئەویش و خۆشت بیت و نەتیجەشی نەبێت زۆر سپاس بۆ دکتۆرە شکارلەتی پسپۆڕی چاندن و جوانکاریدان سپاس بە ئامادەبوون وە زانیاریەکانت